پێشەکی بە خێراتنتانەکەم ئەمڕۆ باخچەکەمان باخچەی ساوانی سەچنار بەشدارە لە فستیڤاڵی ساڵانەی بۆ 2014 بۆ ساڵی 2014 بۆ 2015 بێگومان ئەوەی ئێمەی لێرە کۆ کردوتەوە ئەم مناڵە چاوگەشانن کە باخچە پێویستە ئامانجی تایبەتی خۆی هەیە بەهای خۆی هەیە ئامانج و بەهاکانیشمان لەوە خۆی ئەبینێتەوە خۆی کۆ ئەکاتەوە کە دەرفەتێکی دروست بۆ منداڵان دەستەبەرکەین کە پابند بین بە مافەکانیانەوە کە بەشدار بن لەم چالاکی جۆرا و جۆرانە بۆ ئەوەی تەندروست پێشکەش بە کۆمەڵگاکەمان بکەین و بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتا. سەرەتا بەخێر بێن ئێمە ئەم ساڵۆک و باخچەی ساوانی سەرچنار بەشداریمان کردووە لە فستیڤاڵی ساڵانەی مۆسیقا و گۆرانی منۆک مامۆستای مۆزیک ئەم ساڵ بە شانۆگەریەک و حەوت گۆرانی بەشداریمان کردووە چەند شوێنەکەمان نەبوو بەڕاستی ینی تۆزێ شوێن کێشەی بۆ دروستکردین لەگەڵ ئەوەش ئێمە کۆمەڵێ بەرهەممان هەبوو کۆمەڵێ ساوای باشمان هەبوو کە توانایەکیان تیا بوو حەزمان کرد ئەو توانایان پیشانی مامۆستەکان بین لە ژوورێکە بۆمان کردوون ئینشەڵا لە داهاتووە پێشکە بتوانین ئیشی جوانتر و باشتر بکەین بۆ مناڵەکان. زۆر سپاس بەخێر بێن.